منداڵان زۆر بەخێر بێن لە بۆ کلاسەکەی من ئێرە ژووری چیرۆکە. ئەو ڕۆژ زۆر پێخۆشحاڵم کە ئێوە پۆلیسێ میوانی ژوورەکەی منن. ئەوڕۆ چیرۆکێکتان پێشکەش دەکەم بە ناوی بۆقە تەنبەڵەکە. چیرۆکی بۆقە تەنبەڵەکە لە نووسینی خۆمە. ئیدی هیوادارم بە دڵتان بی. هەبوو نەبوو لە دارستانێکی زۆر دوور بۆقێکی زۆر تەنبەڵ هەبوو کە هیچ کات حەزی بە ئیش و کار نەبوو. هەمیشە بۆڵە بۆڵی دەکرد و دەیوت: ئەمە چییە ئەم ژیانە؟ خۆ من هیچ تاقەتم نییە. بەیانیان لەگەڵ دەنگە دەنگ هەستە، هەمووی دەیکاتە چەلەحانێ و حەوت و هەشتە. نازان لە زلکاوکە خەوتوم بە سەوی بڕنەوە هیلاک و ماندووم. تاکە کاری ئەوە بوو کە لە زلکاوەکە دانیشێ قیرەقیر بکە و پێشکە و مێژ بخوات. لەم لاشەوە کەروێشکە خاتوونێک هەبوو کە زۆر خانومان بوو. لە خەمی دروستکردنی خانوێ بوو. بۆ ئەم مەبەستە چوو بۆ لای ژیژک، پێیوت: بەیانیت باش ژیژکی زێدە ئازیز، هیوادارم قەت لێمان نەبیت عاجز و زیز. هەر باش بیت کەروێشکە خاتوون، جێگات سەرسەرمان خۆشحاڵم کە هاتوون. هەواڵێکم پێیە ژیژکی هاوڕێ، دڵنیام کارەکان بەشێکی بە تۆ دەکرێ. هەر شتێکە خێراکە فەرموو، بابەتی چی پێم بڵێ چی بوو؟ خۆت دەزانی زستان بەڕێوەیە، دنیا هەمووی سارد و کڕێوەیە، بۆیە پێویستمان بە دروستکردنی خانوویەک هەیە. کارەکان تەنیا بە من و تۆ ناکرێ، پێویستمان بە ئاوە با بچینە لای بۆقی هاوڕێ. کەروێشکە خاتوون و ژوژک دەڕۆنە لای بۆق، بزانین ئایا بۆق یارمەتیان دەدا؟ بزانین ئایا بۆق ئامادەیە یارمەتیان بدە؟ ژیژک پێی دەڵێ: سڵاو لە بۆقی زەلکاو، هەواڵێکمان پێ هیوادارم نەبیتە داماو. بەیانی ئێوەش باش خێرە هاتوون، پێم ناڵێن چ باو ڕەشەبایەک هەڵی گرتوون، چی بۆچی ڕوویداوە ژیژک و کەروێشکی خاتوون؟ پێویستمان بە یارمەتی تۆیە، ئەجا هاتوونەتە لای من بەم هۆیە؟ خۆت دەزانی زستان خەریکە دێت، تۆش پێویستت بە جێگا دەبێت. ژیژک کاری دەبێتە چیلکە، منیش چێشتلێنەری خنجیلە. تۆش بڕۆ لە زەلکاو ئاو بێنە، خواردنمان دەبێتە قلیە قاورمە و ترخێنە. قلیە قاورمە ترخێنە، لاچن بڕۆن بێ حەوسەڵەم بچۆن چی بکەم لە قلیە قاورمە؟ ئەوە تا دەی خۆم میاش و پیاشکە. تاکەی دەبیت ئاوا بێلانە، حەقە ئەمانە ببرێنە تەمەڵخانە. بۆقی تەنباڵ ئامادە نەبوو یارمەتی هاوڕێکانی بدات بە هەر جۆرێک بێت. ژیژک و کەروێشکە خاتوون خانوویەکیان دروست کرد تاوەکو پارێزراو بن لە زستان. دوایی زستان هات، سەرما هات. بۆق وتی: ئای چەند سەرمایە، خۆباران و تەزرە و بایە. ئەی هاوار بێماڵ و جێگا و حاڵم، خەریکە لەبەر سەرما دەناڵم. هاوڕێیان فریام کەوندە قەسرم، دەمرم دوایی دەبینن باقێکی سڕم. گوێت لێ لەم دەنگە؟ ناڵە ناڵی بۆقی تەنبەڵە. ناکرێ ئاوا وێڵی کەین، ئەبێ ئەسپی دکتۆری بۆ بانکەین. ئیدی ئەسپ دێ دەڵێتن: خێراکەن پێخەف بێنن شوربا گەرمەکەش لێنێن. خۆ بۆق هەروە دەلەرزی، چارەسەری دەبێتە یەک دانە دەرزی. ئیدی دەرزیەک لە بۆق دەدرێ و بۆق دەڵێتن: زۆر شەرمەزار و خەمبارم، چیدی چالاکیە بێتە کارم. ئەبێ ئازا و بوێر بم، چاونەترس و دلێر بم، لەمەوە دەرسێ فێر بم. ئیدی بۆقە تەنبەڵەکە لە بۆقەچی تەنبەڵەوە دەگۆڕێ لە بۆ بۆقەچی ئازا و چست و چالاک. هەموو بەیانیان دەڕواتە زەلکاوەکە، ئاو دێنی و دەڵێ: بۆق بۆقیلەی زەلکاوم، لە وشکانی و ناو ئاوم. هەڵدەستم زوو بەیانیان، ئاو دەهێنم بۆ هەمووان، چست و چالاک و بەهێز، خوڕەوشتی زۆر بەڕێز. ژیژک کەروێشک ناهێڵین هیچ ئیشێک، بە هەرەوەزی کار دەکەین، پاشان خواردنی خۆش دەخۆین. منداڵان تەنبەڵ مەبن، هەردەم پەشیمان دەبن. تا تۆ بی خۆشەویست، بیدە یارمەتی پێویست. سپاس.